داوا دەکرێت دادگایەکی تایبەت بە توندوتیژی خێزانی و کەیسا کۆمەڵایەتیەکان پێک بهێندرێت. بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان دەڵێت هەبوونی ئەم دادگایە بۆ پاراستنی ئەو کەسانەیە کە توندوتیژیان بەرامبەر دەکرێت. با دادگایەکی تایبەتمان هەبی لە بۆ توندوتیژی ئەویش زیاتر لە بۆ پاراستنی ژیانی کەیسەکانە، چکە بەڕاستی هەندێک جار بەداخەوە لەبەر هەندێک عورف و عادات و نەریتی ناو کۆمەڵگایەکەوا دەکاتن نەتوانرێتن ڕوحی ئەو کەسانە پارێزێک کە توندوتیژیان بەرامبەر دەکرێتن. بەداخەوە بینیمانە کەیسمان هەبووە لە بۆ توندوتیژی چویتە مەحکەمە و کە هاتۆتە دەرەوە لە بەردەمی مەحکەمە کوژراوە. پارێزەرێک دەڵێت بەهۆی زۆری تاوانەکانی توندوتیژی خێزانی کۆمەڵایەتی پێویستە دادگایەکی تایبەت پێک بهێندرێت، هاوشێوەی دادگای دەستەی دەستپاچی کۆمەڵێک دادوەر و پارێزەر و لێکۆڵەر لەم دادگایە بوونیان هەبێت. تاوانێک ئەو هەڕوو لە زیادبوون بکە بە تەنها دادوەرێک هەڵناسووڕی پێویستی بە دادگایش تایبەتمەندە. چۆن ئێستا مەسەڵەن ئەمە دادگامان هەیە با بڵێن دادگایەکی تایبەت بە بڵێن دەستی دەستپاچی، ئەوها پێویستمان بە دادگایەکە تایبەت بە توندوتیژی خێزانی واتە کۆمەڵێک حاکم لە خۆ بگرێت، کۆمەڵێک دادوەری ئەندامی داواکاری گشتی لە خۆی بگرێت، محققی تایبەتمەند لە خۆی بگرێت، زابطی تایبەتمەند لە خۆی بگرێت بۆ ئەوەی کەوا بتوانێت هەزمی بابەتەکان بکات، چونکە ئەو تاوانە بەداخەوە لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبووندایە و ئەمە پێویستمان بە تایبەتمەندیە. دوای دەرکردنی یاسای توندوتیژی لە ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان، لە ساڵی 2012 بڕیاردرا دادگایەکی تایبەت بە توندوتیژی خێزانی پێک بهێندرێت، بەڵام تا ئێستا ئەو دادگایە دیار نییە پێک دەهێندرێت یاخود نا. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.